یاریەکان وەختەکانی لەگەڵ نێژەکانە نێژ یعنی ئەوە شتێکی زۆر مهمە 20,000 نەفەر لە مەلعیب بووە 15-18,000 نەفەر نێژی چووە. یەکێک لە گەورەترین موسیبەتەکان ئەو تۆپانەیە کە سەهیۆنیەت و یەهودیەت داینا هەموو سەرزەوی پێ گومڕا کرد. جاران ئافرەتان گوێیان نەهێ ئێستا ئافرەت لە پیاوەکان خراپترن. لە ماڵێکە ئەوە لایەنگری فلانەوە لایەنگری فلانە پیاوژن تەڵاقەیە لەسەر لاعیبەکان. برا لەگەڵ برا شەڕەکە خوشک و برا لەگەڵ یەکتری قسە ناکەن لەسەر ئەو داوێن پیسی فاجری فاسقانە. ئەوەی ئومەتەکە ئێمە کاکە خەوتوی ناگامە لە خۆمان نییە. نیوە شەو ڕواتە سەر جادا بردمانەوە کێ وەڵا مەدرید بردێ وەڵا ئیسپانیا وەڵا بەداخەوە زۆر بەداخەوە ئومەتە سەهیۆنیەت توانی ئاوها عەقڵمان ڕاکێشێ بە ناوی تەقەدومێت و حەضارەت و تۆپانی و بەزم و ڕەزم.